بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، هەروەها بەرنامەی دوانکەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێ واکەین چۆن بتوانین پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەهێز بکەین. معلومی هەموو لایەکە لێرە و لەوێ باس لەوە ئەکرێ کە بەهۆی ئامێرەکانی تەلەفۆن و ئامێرەکانی گەیاندن و سۆشیال میدیا و تۆڕەکانی کۆمەڵایەتی، پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زۆر لاواز بوون. تەنانەت لە بۆنە و مناسەبەکانیشدا بینین خەڵکێک تەنها لە ڕێگەی تەلەفۆنەوە مەحەبەت و خۆشەویستی بۆ یەکتر دەردەبڕن، ئەگەرچی جاران بە تایبەت لە شەوانی زستاندا کە شەوانی درێژترە لە ڕۆژی، خەڵکێکی زۆر سەردانی یەکتریان نەکرد، بەدەم قسەی خۆشەوە دانیشتن تا درنگانی شەوان مەحەبەتیان ئاڵوگۆڕ کرد لە نێوان خۆیاندا، چ ئەولاد بۆ لای باوکو دایک، چ باوکو دایک بۆ لای ئەولادەکانیان. بەڵام لە ئێستادا ئەبینین ئەم پەیوەندیە زۆر کاڵ بووتەوە و بگرە لە هەندێک شوێن و جێگە و پێگە نەماوە. ئەبینین بۆ نمونە لە بۆنە گشتەکاندا، وەکو بۆنەی پرسە، وەکو بۆنەی زەواج، وەکو بۆنەی هەر بۆنەیەکی تر لەو بۆنانە خەڵکێکی زیاتر جاران ئامادە بوو، بەڵام لە ئێستادا کەمتر خەڵک خوی داوەتە بۆنە کۆمەڵایەتیەکان. ئەمەش بەڕاستی گرفتێکی گەورەیە، ئەتوانین بڵین هیچێکە لە ئەسبابی لاوازبوونی مەحەبەت و خۆشەویستی لە نێو خەڵک. بۆیە هەر بەپێی ئایەت و حەدیث و فەرموودە و هەموو دەقە ئاینی و شەرعی و ئیسلامیەکان دائیمەن تاکید لەسەرەوە کراوەتەوە کە نێوان مسلمانان بەوە جوانە کە مەحەبەت و ئولفەت و خۆشەویستیان زیاتر بێ و بەوە جوانە کە هەمیشە بەدەم یەکترەوە بن لە خۆشی و لە ناخۆشیەکانە. بۆی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین، ئەگەر حاڵەتی زیندوو هەبێ لە لای ئێوەمانان بۆ نمونە، ئەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەن و قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین، یاخود هەر بابەتێکی تر کە لە سنووری ئەم تەوەرەیە یەک بگرێتەوە و قسەی لەبارەوە بکەین. بەرنامەی دوانگەی خەڵک زۆر تیشکە خاتە سەر تەواوی ئەو لایەنانەی کە پەیوەستن بە ژیانی خەڵکەوە. ئەگەر لایەنەکان، ئەگەر تەوەرەکان تەوەری سیاسی بن، ئەوە حتمەن باسەکان باسی سیاسین. ئەگەر کۆمەڵایەتیش بن، ئێمە بۆیە هەڵوێستە لەسەر تەوەرە کۆمەڵایەتەکانەکەین بۆ ئەوەی زیاتر بەبیری خەڵکی بهێنینەوە کە ئەم لایەنەش بۆ نمونە فەرامۆش کراوە، ئەم حاڵەتەش هەیە لە ئارایە. پێویستە چۆن لە لایەنە سیاسێکەوە مە باسی کەمی ئاو و کارەبا و خزمەت گوزاریەکەین، ئاواش باسی لایەنە ناوەڕۆکیەکەی خۆمان بکەین لە ڕووی معنەویەوە. ئەچمە لای پەیوەندیەکان. یەکەم پەیوەندی وەرەگرم. کاک فەرهاد وەرەگرم. مام جەوهەر وەرەگرم جارێ. مام جەوهەر. بەڵێ مام جەوهەر. كاكا سو باش هەموو کاتت باش مام جەوهەر. خوارە قورآنێ فەرمووی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. بەڵێ دەست بگرن، قایم ڕای بگرن بە ئاینی دینی خوا، باسی هیچ دیانەت چشی سەماوی نەکردە. کابی ئەو خدایی کە ئەمە خەڵک کرد، کە دنیا خەڵک کرد، کە ئەرز و ئاسمانی خەڵک کرد، کە هەموو خێر و بێرە چی بە خەرچی بە ئومەتی دنیادا، بەڵام خێر و بێری بێ ڕەزالەتی بەرامبەر ئومەتی خۆی نیشان نەدا. کابی لێرە دەبێ ئەمە بگەنێنەوە سەر وەسپی خەڵکی کوردستان، لەسەر ئەو هەموو ئیمام و خەتیب و یعنی ئەو هەموو پیاوی مبارکی خەڵکی کوردستان کە سەید و شێخن و هەروەها ئەو هەموو خەڵکە بە وجدانەی کە لە ئاستی ڕۆشنبیری کە بەرزن، ئایا با لە خۆمان بپرسین، لە سەرکردەکانیش بپرسین، سەرکردەکانیش بێنە ناو خەت و لە خەڵک بپرسن، لە خۆیان بپرسن، ئایا بۆ کورد دابەش کرا، بۆ کورد گەیشتە بەو ئاسەی، بۆ ڕاپەڕین دروست کرا، بۆ گەیشتە بەو ئاسەی، بۆ ئەو هەمە نەهامەتی برسێتی و دەرامەتی
کەم دەرامەتی بەرامبەر خەڵکی کوردستان دروست بوو. ئایا 5 ملیۆن کورد بەرپرسیارە، ئایا 50 ملیۆن کورد بەرپرسیارە، ئایان ئەو بەڵێ سپاس بۆ مام زەوهەر، دیارە پەیوەندەکەی قەتا بوو. دەست خۆش مام زەوهەر، زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. خۆشەویستان، کاک فەرهادی ژوورەگرم. کاک فەرهاد. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. محمد جان. بەڵێ کاک فەرهاد، فەرموو جانەکەم. محمد جان مەسی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی دینکم دیارکم ڕۆژێک دێت. بەڵێ. ئەمە ئەو ڕۆژەیە کە ئێمە تێین ڕاستی خەڵک هەمووی کەوتۆتە دنیا. ناڵێم هەمووی، بەڵام لە 90 ئەمڕۆ خەڵکی سەر زەوی بە دوای دنیاوەیە، دوای قیامەت نییە. دوای قیامەت و ناحی کۆمەڵایەتێکە ئەوش ئومەتی ئیسلامە. لەم ئومەتی ئیسلامەش لەم سەتادەیەش بەڕاستی کەم تەرخەمی هەیە. بەڵێ. بۆیە ئێستا ئەگەر بێت و من مەسلحەتێکم لەگەڵ هەبێت، باوەڕ کە ڕۆژی 10,000 تەلەفۆن بۆ ئەەکەم. وایە. مەسلحەتی دنیایی. بەڵێ. کۆمەڵایەتی و خزمایەتی و دینی بێ ڕەنگە هەر بیر بێ 6 مانگزارێک تەلەفۆنێک بۆ بکەم. بێگومان. بەداخەوە. بێگومان. بۆیە دنیا سەرتاسەری وای لێ هاتەوە. ئەگە بە تایبەتی کۆمە باسی کوردستانی خۆمان بکەین، من بیرە ساڵ نەهات پیاوێک لە گەڕەکمان ئێستا نەخۆشە لە لێرە و دوعای خێری بۆکەین ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحمی پێ بکە. ماڵی خۆیانەوە دەرئەچوو 1 و 2 3 هەتا بۆ 200 بەیەکەوە ئەگەڕین، هەموو گەڕەکمان هەموو گەڕەک. بەڵێ. ئێستا جێژنا ئەملاکەمان یا ئەولاکەی خۆت لە کۆڵانەکەی خۆت دەرناچی 4 کەس ئەبینی یان نابینی بەداخەوە هەمووی لاوازی دینە. تەنها لاوازی دینە کە گەیشتون بە ئەم ڕۆژی کەس بیری کەسی نەماوە. دەست خۆش. دەستان خۆش بێ. سەلام عەلەیکم. سپاس بۆ تۆش کاک فەرهاد و عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. دیارە مام جەوهەر هاتووەتەوە سەر هێڵی پەیوەندی بە قسەکانی تاواکە. بەڵێ مام جەوهەر. بەڵێ وەڵا 1000 دینارم لەسەر قەرز کرد، ئەمن بە گلەیە لە خەڵکی کوردستان ناکەم، گلەیە لە هەموو سەرکردە سیاسەکانی کوردستان دەکەم، بە هەموو ئەحزابیەکانەوە بە سەرکردەکانەوە. ئەگەر ئەوانە نوێنەری کوردن، کۆمەڵایەتی خەڵکی کوردستان جێبەجێ دەکەن، دەگاتەوە سەر ئاسی نەک 100,000 بە هەموو ئەحزابە سیاسەکان، بە ئیسلامی بەوانیدی 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 دەڵێم ئەی بۆ ڕاپەڕین دژمنتان دەرکرد بە هەداران و خۆیان پیدا کرد لە بۆ پارە بوو یاخود بۆ کورسی کوانە مافی کوچکەوێت. کاک مەسعود لەسەری ڕاست بەرە خوارێ، ئەگە کوڕی مەستەفا بارزانی نەیبری مەحموود، ئەگە کوڕی مەستەفا بارزانی دێ سەر خەت لە پشدەرەوە پێدا دێ تا دێ کوێ بەرەو ئاخری. سەلاحەدین محەممەد بەهادی نووسەرۆکی کۆمەڵ و هەمووی عومەری سەر عەلیە تا هەمووتان وەرنە سەر خەت. ئایا خەڵکی کوردستان بۆ برسیا، بۆ دەربەدەرا، بۆ ئاسی کۆمەڵایەتی لەناوچوو، بۆ سەری ناو خۆتان دروست کرد، بۆ دژمنایەتان دروست کرد، بۆ هەموو دزی و گەندەڵێتان دروست کرد. ئایا ئەو خەڵکەی کوردستان 5 ملیۆن کوردە کوردستان خزمەتکاری ئەو سەرکردانەی جەنابتانە؟ بۆ کامتان بۆنی باروتان لواتە، کامتان بۆنی باروتان لواتە، کامتان مامەڕێشە و سەیشتەبیق بوون، کامتان وەرنە سەر خەت عەیبە، حکوومەتتان گەندەڵە، سەرۆکایەتی هەرێمتان گەندەڵە، پەرلەمانتان گەندەڵە، میلەتان بەرەو گەندەڵی برد، بەرەو دژمنایەتی برد. یەکێکی پارتی شەرمە بۆ ئێوە، شەرم بکەن پیاوی تورک و عەدەمن. ئەگەر زەڕە غیرەتان هەبی دێنە ناو کوردستان، دێ بەدێ سار بە سار گون بە گون پێدا دێن، ئاسی ڕۆشنبیری لە کوردستان لە ئێوە مەزەنتر و گەورەترە. هەزاران کوردتان بەکوژدا، بەحری ئیزەتان کردە شایەت، ملیارەها دۆلارتان
دا بە تورک و عەدەم کوردستان دام بەرێ و هەڵدێر برد سەرەف ئەگەر زەرڕە سەرەف و ناموسان هەبی دێنە ناو میلەت ئیتر سوپاس خۆ زۆر سوپاس مام جەوەرخوا لەگەڵ ئەچمە لای دایکی شایستە لە چەمچەماڵ ئەتوانین بڵێم پایتەختی کۆمەڵایەتی قەتع بوو پەیوەندیەکەی بەداخەوە چەمچەماڵێکێکە لەو شارۆچکانی هەڵبەتە زۆربەی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بەو جوانیەوە ماوەتەوە بەڵام چەمچەماڵێکێکە لەو شوێنانەی کە زۆر بایەخ بە ڕۆ کۆمەڵایەتەکە ئەدەن و لە خۆشی و ناخۆشیە لەگەڵ دەر و دراوسەیە زۆر تێکەڵن ئەوە حەقیقەتێکە باز بکرێت خۆشەویستان چمە لای جوامێر لە چەمچەماڵەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك جوامير. باشی کاک جوامێر گیان موفق بیاخۆ. باسی پەیوەندی کۆمەڵایەتیەکەین لە هەرێمی کوردستان. کۆمەڵایەتی نەماوەیە. کۆمەڵایەتی ئەڵێن لاواز بووە بەڵێ. قەناعەتم وایە فەرە بیانی کرا ئەگەر بچی بۆ ماڵەیە ئەوەی کارە خێرە بە کاک جوامێر دووبارەیەکەیتەوە وەڵا سەوتەکە وازەح نەبوو. تێنەگەیشتم. شوێنەکە زۆر خراپە کاک جوامێر شوێنەکەت بگۆڕی سپاس دەکەم. ئایجان. ئەوە ئەگەر وا بڕوا فەرە دوانی کرا. ئەگەر وا بڕوا چێ بێ؟ ئەگەر وا بڕوا چیە بێ؟ تۆ بۆ یەکشت بۆ برات ناکەی؟ بۆ نمونە ئیسە تەلەفۆنەکە نیە یەک تۆز دووری خەرەوە خێرتەکە بزانم یەک تۆز دووری خەرەوە لە ئەوە لە قسەکردنەکە بزانم چۆنە بێ. بەڵێ بەڵێ ئەگەر بچیتە ماڵان ئەوەم زانی پێتەڵەن خێرە ئیشێ شتێکت نییە بەڵێ وایە کە شوێنێ بوو زۆرترین گەری کۆمەڵایەتی بە خۆی نەبوو تەواوە ئەڵێ ئیشێ ئەمرێکت نییە بۆچی هاتووی خێرە هاتنەکە بەڵێ ئەم خەڵکی هەمومان بۆ بەزیارەکە بەزیاریان کرد بە خۆمیشەوە شەوە هەمومان ئەخەنی هۆکارەکەی کەمدینی کەملادی نییە. بەڵێ بەڵێ زمان گرتەوە ئەجنا ئەجی یاری کن بەخواکە گەین ئەوێ بە خۆشی پێخۆشە بۆ براکەەوە پێخۆش بێ بەچی پێت خۆشە بۆ هاوشەکەەوە پێخۆش بێ خوا لە شیە لێنیتەوە. دەستەکانت خۆش بێ کاک جوامێرجان ئیشەڵا خوای گەورەی ئیسلاحمان بکات سوپاس دەکەم موفق بیاخوا. خۆشەویستان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا کە معازی کوڕی جەبەل بۆمانە گەڕێتەوە فەرمێ يطلع الله إلى خلقه في ليلة النصف من شعبان فيغفر لجميع خلقه إلا لمشرك أو مشاح. الله لشوي بانزي شعبانا خوای پەروەردگار ئاوا سەیری زەوی و بەندەکانێکە خوای پەروەردگار لە هەموو بەندەکانی خۆشە بێ تەنها ینی لێخۆشبوونێک دەرەکا بۆ هەموو بەندەکانی لەو کاتەیە هەر کەسەوە بە پێی میقداری کار و کردەوەی خۆی و ئیستیغفاری خۆی لەو شەوەیە ئەڵێ لەو شەوەدا خوای گەورە کە لەو خەڵکە خۆشە بێ لە خەڵکی سەرزەوی لە دوان خۆش نابێ مشریک واتاوەی کە شەریک بۆ خوا پەیداکە هەروەها مشاحین تەبەن مشاحین ئەو کەسانن کە بۆ نمونە من و کەسێکی تر شەڕێکمان کردووە بەڵام قسە ناکەین بەیەکەوە یعنی لە یەک عاجزین لە یەک زویرین دالونەمان پێکەوە ناکوڵەیە لوتەکەین بەولاوە کاتێکە لەگەڵ کاتێکە یەک ئەبینین خوای پەروەردگار بەڕاستی عقوبەیەکی زۆر گەورەی بۆ ئەمەداناوە بۆیە هەر کەسێکیش بزانە ینی هەر کەسێک دەست پێشخەری بکات لە ئاشتکردنەوەی ئەوی تر بەڕاستی ئەوەندە پاداشتی هەیە هەر نەبێت و نەکرابێ ینی دائیم ئەو پاداشتەکەی گەورەترە. ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە دواتر ئەم قسە ئەم باسە تەواوەکەم. کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون. السلام عليكم كاك محمود. عليك السلام ورحمة الله وبركاته.
دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم برای بەڕێزم. سپاس دەکەم مەمنونی جەنابتم. قوربان خۆی گەورە فەرموویەتی مسلمانی ڕاستەقینە ئەو کەسانن کە مسلمانان لە دەست و زمان و داوێنی ئەمین بن. بەڵێ وایە. هەر کەسێکی هەر دەمێکی ئەگەر حکم بە قورئانی نەکرا ئەوە مەسیرەکەیەتی ئێم پێویستە گەورەکە کەلامش ئێم ناردووە بەرنامە دنیا و قیامەتی پێویستە حاکمی عەدل حکم بە قورئانی بکە وەکو مەسەلەیەکی قەدیمان هەیە ئەڵێگە دونگی بە پشیلەی بسپێری ئەبێ چ بۆ سەعەتی بمێنێتەوە ئەمڕۆ کەینانە پێویستە وەکو حیزبە ئیسلامیەکانمان بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتو پێویستە ڤەقف بکەنە سەردەسەڵات لە هەموو دەستگایەکان لە یەکان لە گوڵگەکان نەرێکی ئەم حیزبە لەگەڵدا بێ ئەم داهاتەی کوردستانەگەێت و حاکمێکی مسلمانێکی دەستپاک بەیە کەس فەقیر نابێت لە کوردستان ئەمە خەڵکە فاڕوقانە مزەقەی دەکا دادەمەزێ نیوەی گەنجەکانی خۆی هەوێ قاتان لەبەر ئەوەی حاکمێکی عەدالەت هەبێ دەستپاک هەبێ نەک بەشی 5 ملیۆنی بەشی 10 ملیۆنی دەکا دڵنیا بە بەڵامشی داهاتی کوردستانەی ناتەوە بەردەستی جەماوەر کەس لێش ئەنا ئەم دەسەڵاتدارانە نەبێ هەر هەمویان قۆرخ کردووە و خەڵکی ناوە هەموو گەنجە سەری خۆیان لە دێگای ئیجێ داخن کە ماو ئاری بەجێ زۆربەی خەڵک ناتوانێت هاوسەرگیری بکە زۆربەی هاوسەرگیری لێ بوو لەبەر بێدەرامەتی بەڕاستی ئەمە وەزع نییە ئەم خەڵکەی تێدایە مامجەوەر بەڕاستی چاکیان بێدەهات من لێرەدانە بۆ شێوەی لۆمەیان ناکەم بەڵام دەبێتە خۆدا بچنەوە ئەرێ ئەوانی پێش وای سەدام حوسێن چیلی هات ئەرێ قەزافی چیلی هات بۆچی هەڵوێستەی وەرناگن کورسەی دەستێشتونە هەتا سەر بۆ کەس نابێ خوای ڕۆژێک ئەدێ ئەم خەڵکە لیان ڕاپەڕێ داهاتاخ و خەڵک ڕانەفڕێ بۆ خۆیان بخوایاندا بچنەوە ئاوڕۆژی لە فەقیر و هەژاری بدەنەوە پێویست بۆی ناکە ئاخرە و باخەڵەیوان بۆچی فڕە بوو ئەرێ و جیفانەیوان گورە باسی هەوروپاشیان پڕ کرد بووە قەسەم خۆی ئەم داهاتە بەستەجی عاقمی عەدالەت دەبێت وڵاتی کوردستانی دووبەی لێبێ ڕاستی ئەمە وەزع نییە عاڵ نییە ئەتوو 5 ساڵە ماڵێک بەری بێ لەوتت نەداوەتی غازی لەسەر گران کردوی لەسەر کردووی چی غەمواری غەزایی لە بازاڕی هەتی دەستی پێدۆستا بۆی بە کۆنتڕۆڵ ژێنێتەوە ئەمە کەی وەعزە و خەڵکە تێیدایە کورە خۆ لە ئەوە هەتا ئاخری وەڵی بەنانی فەقیر و هەژار و داعی بەخێوکیان لە بیریان دەچێ ئەگەر خەڵک هۆدەکەی خۆی بە سۆڵەکردن خۆی لە چۆ دەرەوە لە قابود و فەرەجیدا دەخەوت مەڕوان نەماوە جیس و کاوریان بە میدانەکە فەلاع ناری پێ بەڕێوە نەچن بە پێڵاوەکی چوو هاتنەوە سەر خازری ڕاپەڕین ئەوان ناکرد سلێمانی و پیرەمەگوڵ تا بۆ یەک پێشمرە لە ناو کوردستانی مەدا نەبوو. بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڵڵاجان هاوڕێیان نەگرن دەستخۆشیتان لێ دەکەم. سپاسە دەکەم دەستی تۆش خۆش بێ یا ڕەبی. ئەچمە لای کاک ئاری لە سلێمانیەوە. کاک ئاریجان جانەکەم ئەحواڵت باشی برای جان سپاس دەکەم فەرموو. سپاس دەکەم. سە چییە لەسەر تەوەرەکەمان کاک ئاریجان؟ جانێکم وەڵای من نازانم کە تەوارەکەت لە لەسەر چێ باسی پەیوەندیەکان وەرگرت تەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەکەین. کام کۆمەڵایەتیانە؟ ئەو کۆمەڵایەتیانەی کە ون بوون. ئەم کۆمەڵایەتیانەی کە بۆ بە جێژایەک و هەمووانی کە خنکانوە؟ بەڵێ. ڕەحمەت لە باوکو دەیکم و زۆر سپاس دەکەم ئەگەر کاتەکەم بۆ درێژکەیتوانە من مەمنونم. فەرموو. هەموومان خنکاوی هەموومان یعنی نقمی گاز و نەوت و بەنزین و ئاگر و دۆشاوی نازانم چیت بڵێم یعنی هەموومان ئێستا لێرەیە کە خنکاوی نازانم ئێستا ئەم تەوەرێتەوە یعنی ئەرکە بوو برەکەت ئارەش لێ خوڕم هەموومان خنکاوی ئەمانین هەموومان برسین تینوین هیلاکین ماندوین نازانم ئیتر
تاقەی بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر بۆ خاتری ئەو خوایە بۆ خاتری ئەو کەسەی کە نییە کە نوێژی بۆ بکەیت نازانم میتر ئەم تەورە لەسەر چییە من مەمنونتم بەڵێ لەسەر ئەمەیە کاکە گیان بەڕاستی مەلە ئەسەف بۆ ئێمە مەلە ئەسەف ئێساش من پێ دەڵم کە مەرقەدەکەی کە سەرنەخ حوسێن لە فکریتە من ئێمە بچم بۆ زیارەتی بۆ هەر ساڵ شەڕ بوو ئێراق و ئێران لە هەشتاوە شەڕ بوو کیلۆیەک بدن یەک فەردەعات دینارێکی کە نەچوە سەر بۆچی ئێستا ئەمانە کە کاکرینە ئەلۆ گیان گوێم لێتە کاگاری کاکە گیان یاری بە عەقڵی ئێمە ئاکەن باشە من پرسیارێکەکەم پرسیارێک کاگاری پرسیارێک گیانەکەم تۆ بۆچی ئەتەوێ بچیتە سەر قەبری سەدام حوسێن ئەزانی بۆچی ئەچم بۆچی زیارەت ئەچم زیارەتێکەی بۆچی بۆ زیارەت ئەچم لەبەر ئەوەی ئێمە کاکە گیان بۆیە بۆ زیارەت ئەچم ئێستا ئێمە هیلاکین ماندووین هەمومان کاکە گیان شەو ڕۆژ ڕاکن هەر دووبارەیە هەر پێی ناگەین هەر ماندووین ئیتر یعنی لە عەزابێکن باوەڕەکەی نییە ڕێک سجنەکە ئیعەبوو غرێب ئەوانەی کە ئێوە دانی ئیعەبوو غرێب بەڕاستی کە سەدام حوسێن یەک سجیندا نابوو لە ئەم شوێنەیە یعنی چی ئەلۆ گوێم لێتە براکەم گیانەکەم یانی کاکە گیان ماندووین بەڕاستی یعنی مەلە ئەسەف هەموو ڕۆژی ئەم بەرنامەیە تێگەشتی ئەم ژیانە ناخۆشە ئەم تاڵیە ئەم ناخۆشیە کاگاری پاڵ ئەنێن بە عەرەبانەوە وەڵڵاهی وەبیللای هیلاکم کرێکارم نەفریا خانووەکەوم نەکرێ خانوو نە کارەبا نە ئاو ژیانێکی هیلاک توخوا لەم سەردەمەیە لەم سەدەیە لەم کاتەیە کەی ئەمە ژیانە منی تیام تێگەشتی ناتوانم شیر بکڕم بۆ مناڵەکەم ناتوانم یەک دایلو بۆ هیلاکم بێزارم بەخوا بێزارم وەرە بمکوشە ئەو چەقۆی لە ماڵەکەمەیە بۆ تیژەکەم وەرە ملم لێکەرەوە ئینشەڵڵا شتیوار ڕوونادا مەمنوتم خۆم ناخوشم بۆی کە نەسووتم لا حەول ولا بۆی نەسووتم لە جەهەنەمە بۆی خوا نەڵە خۆی کوشت من ئەمەوێت تۆ بی بمکوشی ئینشەڵڵا قەت شتیوار ڕوونادا هەرگیز هیلاکم خوای گەورە دەروی خێری لێ بکاتەوە کاگاری گیان خوای گەورە دەروی خێری لێ بکاتەوە یا ڕەبی سپاس نەکرێ کارەبا نەکرێ ئاو نەژیانم ئاوە زۆربەی خەڵک وایە ئێستا لەو دۆخەداژین دەست و چاوت خۆش بێ کاگاری سپاس بۆ پەیوەندێکەشت خواگەدارت بێ ئەچمە لای کاک ئازاد لە ئاکرێەوە السلام علیکم سەلام و ڕەحمەتوڵڵا کاک ئازاد ئەحواڵت باشی باشی کاک ئازاد گیان سپاسە دەکەم سپاس من وڵا پرسیارێکم هەیە مامۆستا فەرموو ئەگەر قەرز پێی نەکرێت سەکەی خۆی ئەم خۆی کرد خواواز وەڵاهی سەوتت باش نییە کاک ئازاد ببوورە ئەگەر قەرزار بێ من هیچی لێ تێناگەم ئەلۆ بابزانم بڕیانە کاک ئەلۆ مامۆستا قسەکە فەرموو گوتم ئەگەر کابرا قەرزار نەکرێ قەرزەکەی خۆی بیدە ئەمری خوای کرد داخۆ گوتم چۆنە چۆن دەبێت ئەگەر کەسێک قەرزار بێت و قەرزەکەی لابێ و بمرێ پێی ناکرا خۆی بیدەتەوە بۆ نمونە ئێستا خەڵک هەبوو تا خۆی لە ژیان بۆ قەرزەکەی داوەتەوە ئەگەر مردبێ ئەوە بۆ نمونە کە سوکاری بۆ یێدەنەوە ئەگەر بتوانن ئەگەریش کابرا کە سوکاری نایدەنەوە و کابرا کەش پێی نایکرا یانێ هیچ لە کاک ئازاد قەرزەکەی خۆی بیدەتەوە کەشی نایدەتەوە باشە با چەند حاڵەتێکی پێت بڵێم یانەوەتانێ بۆ نمونە خاوەن قەردەکە خۆی پیاش پیاوانێ و لەبەرەوەی مردووە وفاتی کردووە لی خۆشە بێ ئەگەر ئیمکانیەتی نەبێ ئەگەر شتێک هەبێ لە دوای خۆی جێی هێشت بێ بە نمونەی سەروەتێک سامانێک ئەشێ کە سوکاری بۆی بدەنەوە ئەگەر کە سوکاری بۆی بدەنەوە ئەمیش گردنی ئازابکەوە هەموو شتێک کۆتایی دێ ئەگەر ئەمیش خۆی لێ خۆش بێ ئەوە بەحث و ناخەر شتێکی ترە بەڵام ئەگەر ئەم ئیمکانیەتی هەبێ ئێستا بۆ نە تۆ خاوەن قەرزەکە بە ئیمکانیەتت هەبێ و لە تااقەتی خۆت تا بێ بۆ نمونە لێی خۆش بێت و ئەین لێی خۆش بێەوە چێتە بری پاداشتێکی قیامەتی بۆ خۆت کاک ئازاد گیان موفق بی ئینشاءڵڵا سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ یا ڕەبی محەممەد لە زەڕایانەوە
کاک محەممەد فەرموو ساجی براکەم چۆنی قوربان بێوەی بیاخوا ئەو زەلامە کەویەتم بۆ کەڕخەبی سەدا بکەین خۆشی نەخەشی بەرە ئەنجا بشێت چۆن دووبارە دەیەگەیت ئەو زەلامە کەویەتم بۆ کەڕخەبی سەدا بکەین ژنەکەشی بەرە لەگەڵ خۆیان ناکورە بەبێتە شیر بەبێ ناوزڕاندن کاک محەممەد گیان واژ نییە بۆ شێوەیەش نییە دەستی خۆش بێ بۆ پەیوەندیەکەت بەڵام ئەکرا بە شێوازێکی تر ڕای خۆت دەرببڕی سپاس بۆ پەیوەندەکەت بەشی ئەوەژە بێ بەرنامەکەمان سەکۆیەکی ئازادە بۆ هەر بەڕێزێک بیاوێ لێرەوە ڕای خۆی بخاتە ڕوو دایکی شایستە هاتووەتەوە سەر هێڵ بەڵە دایکی شایستە السلام عليكم وعسى وعليك السلام ورحمة الله وبركاته خوشك برزكم وشي برنامج لكم وعسى بري سپاس دەکەم خاڵێ ڕازی بێ یا ڕەبی خوي جودة حديثك قدسي هذا فرميت هل كسيلي رحم بزيبيني مش رحمي بأكم وهل كسيبي بسرية منش أي بسرينا فمن وصلني وصل الدين ومن قطعني قطع الدين إيه بلى هيك براسي خلقي يمزور خزم دوزو يعني يكديانا كالصالان زور هاتي يعني هموش براد بروش هموش داكشنان واحد ما مهبو منو خوي بخي وكز أسير إيران بو بله بعض اشتي هبو أدبيستا آخرت هبو همو مالكاني بخي وكز جاوكي أنسال بو رحمو بزي زور بو يعني زور أداب دي استا رحمو بزي نما ولساي أم المعيانية همو اوان لخلطي كردوي صدام بيماني نكد اوان بيمانيان كد براستي يعني وصل سلام فرمي هركسي ايوه رزقي زور بي تمني دريج بي بس يلي رحب مقيني بيقومان طبعا صالكي نايكات زور كم خلط معوا سيلي رحم بزي بيني براستي زور بداخل زور تەواوە دایکی شایستە دەستەکانت خۆش بێ بەوتە زێڕینەکانت سپاس دەکەم بیرهێنانەوەیکی زۆر باش بوو عەلەیکی سەلام ورحمەت الله وبرکاته پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمامی موسلیم لە زمانی حەزرەتی عایشەوە جێڕێتەوە ئەفەرمێ من وصلني وصله الله ومن قطعني قطعه الله هەر کەسێ سلەی ڕەحم بەجێ بگێنێ خوای گەورە هەمیشە لەگەڵێتی و پشت و پەنایەتی ئەوەیشی کە بیپچڕێنێ بەڕاستی خوای گەورە عیلاقەی خۆی لەگەڵدا بچڕێنێ هەڵبەتە ڕیزبەندی بۆ دانراوە سەرەتا لە باوک و دایک و کە سوکاری خۆتەوە دەست پێکە دواتر بۆ قەوم و ئەقاریب و ئەمجا دراوسێ و ئەمجا کەسی دەوروبەرت بۆیە هیچ کات درێخی مەکەن ئەوەی کە بۆتان ئەکرێت لە سەردانیکردن و لە بەسەرکردنەوەی دەوروبەرەکانتان ئەگەر بە من هەرچەنە بە تەلەفۆن پێم باش نییە ئەگەر بۆت بکرێ و مەجالت بۆ بڕەخسێ سەردانیکەی باشترە ئەگەر هەر نەکرێ بەلایانی کەم بۆ نمونە لە ماوەی جارێک تەلەفۆنێک ئەنجام بدەیت بۆ ئەو خەڵکەی کە ئەلحەمدولیلا ئێستا خەتی فری و ئەوانەش لە ئارادایە توانی زۆر کەس بەسەر بکەیتەوە لەو ڕێگەیەوە چمە لای پەیوەندیەکی تر ئەگەر هەبێ پۆڵا لە هەولێرە وەرەگرم کاک پۆڵا دیوارەی تۆ بینەرەکانت باش هەموو کاتت باش کاک پۆڵا گیان دەست خۆش بۆ تەوەرەکەت سپاس دەکەم بە سروشتی مرۆڤ خۆی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە کاک محموود بەڵێ خوا وای خەلق کردووە سروشتی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە ناتوانی بە تەنها بژی جوان پەیوەندی کۆمەڵایەتی سادەترین پێناسەی بریتیە لە پەیوەندی نێوان تاکەکانی خێزان دراوسێ و دەوروبەر ئەو پەیوەندیانەی کە لە ئیش و کارەکاندا پەیدا دەبێت بەڵام لەسەر چ بنەمایەک بنیاد دەندرێ سەرکەوتوو دەبێت هەر کاتێک پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەرژەوەندی مادی تێکەوت لێک دەترازێ لەوانەیە ئەنجامەکەشی بەلەو نەناوچوون دەچێت چونکە بنەمای دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتی لەسەر ڕێزگرتن و یەکسەڵ قبولکردن و سۆزی بەرامبەر کەواتە لەسەر ئەو بنەمایانە دروست دەبێت بۆیە کۆمەڵگای کوردەواری بە پێی ئەو ژینگەی تێپەڕیوە ئەگەر چەماوەیەک دروست بکەین لە ساڵی هەشتاکانەوە تا ئەو چکەیە لەگەڵ بەڕێزت قسە دەکەم بەرەو لاوازی دەچێت دەبێت دان بەوە دابنێن پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەویش بەهۆی ئەو هەلو مەرج و بارودۆخانەی بەسەر کووردا هاتووە لە تێکدان و وێرانکردنی شار و دەشتەکان لەلایەن عەرەبی شۆفێنی و بەحسی و تاڵانسیەکان کە فەرتەوازەی کۆمەلگای کوردی تێکڕاکرد تەنها شارە گەورەکانمان
کەواتە هۆکاری سیاسی بنەڕەتی لێکترازان دروست بوو. هۆکارێکی تریش بەداخەوە کە باز ناکرێ ئێستا حزبایەتی کاریگەری کردەوەتە سەر پەیوەندیەکان بمانەوێ و نەمانەوێت. چونکە ناکرێ فێر لە خۆمان بکەین کە لە بابەتێکی وا بجوێین. بۆ ڕەنگە ئاراستەی بۆ چوونەکانمان لە گفتوگۆکانمان کە کاتێک دەچینە سەر خوڵایی بابەتەکان بەدڵی ئەو نەبێ، ئەویش بەدڵی من نەبێ، کەواتە کاریگەری خۆی بووە. بەڵام ئایا لە کۆمەڵگەی کوردەواری تا ئێستا حزبەکان بەگشتی، ڕاگەیاندنەکان بەگشتی، پیاوانی ئاینی بەگشتی، مامۆستایان توانیویەتیان ئەو پەیوەندیە بە یەکبەستنەوەیە لە ئاستی خۆی بێنەوە نەخێت. ڕەنگە ئامێرە ئەلکترۆنیەکان بەگشتی کاریگەریان هەبێ، بەڵام ئایا ئەو هۆکارانەی کە باسمان کرد تا چەند دەیوەستێنین، تا چەند دەتوانین بیوەستێنین لە ئاستێک پەیوەندیەکان بەرەو بەهێزتر بیبینەوە، بەرەو یەکریزی ببینەوە. ئەوە لە داهاتوودا ئەرچی هەمووانە، ئەرچی ڕاگەیانکارە، ئەرچی پەروەردەی خێزانە، ئەرچی مامۆستای ئاینی و مامۆستای خوێندنگاکانە. چونکە ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز بێ کاک مەحموود، متمانە دروست دەبێت لەگەڵ چینێک، لە کۆڵانێک، لە ماڵێک، لەگەڵ دراوسێکە، لە گەڕەکێکی تر لە هەماشیەوە کەواتە کۆمەلگایەکی هاوکار تێگەیشت و ڕێز لێگرتو دروست دەبێت. ئایا ئەمانەش چەند ڕۆڵ دەبینن؟ دڵنیا بە ئەرچی یەکمان نییە، ئەرچی ڕاگەیانکارە، مامۆستایە، هەروەکو گوتمان پیاوانی ئاینیە، بەڵام ڕێزگرتن و خۆشەویستی لەسەر بەرژەوەندیە باڵاکان دوور لە تەماحکاری و مادیات دووبارە دەستخۆشە سەرکەوتو بیکات. خوا لەگەڵ زۆر سپاس کاک پۆڵە لە هەولێرەوە کۆتا پەیوەندی باوشی عەبدوڵڵا لە هەولێرە وەرەگرم. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی محمود. سپاس دەکەم بابی عەبدوڵڵای. ڕێزی وەڵا پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن ڕێز دەکەن کاکە مەحموودجان، بە ڕێزان زۆر باسی خواز کرا. بەڵێ یەک لە هۆکارەکانی ئەوەیە باس زۆرە، یعنی کە زۆرە قەزمەوە نییە 24 ساعات هەیە، کارەبا دەورەی هەیە لەسەر مۆبایل و ئاکاتە و تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەعام دەوری هەیە کاک پێشتر ئەو شتانە زۆر نەبوو وەکو تەلەڤیزیۆن و مۆبایل و ئینتەرنێت و ئایپاد و ئەوانە خەڵکەکە تۆ لە ماڵێ بێزار دەبوو. دێک ئەگەر لە بەسی لێ ڕەحمەتەش نەبا دێک باسم سەرشی لە فران کەسی بگەم بەڵێ بێگومان. بەڵام ئەو ڕۆژە مەشا دەکات لە دیار تەلەڤیزیۆنی دادەنیشی بەرنامەکە تەمسیلەکە با بڵێن فیلمە ئەدا هەر کەسەوە بەپێی تەمەشاکردنی خۆی. ئەگەر ئەو شتانە بڕێ بکەم بکەینەوە دووری بخەینەوە لە خۆمان باش دەبی بە قەناعەتی من. ئێستا ئەمن ئێوارێک شتێک تەلەڤیزیۆن و شتەکان كانت دربلو ماري براشي وران لو خوشويستي خۆم بڕوا کاک محمودجان بە خۆم و بە خەڵکیش دەرێم ئەو کەسێک کە دری توندا دری عابزە غەمبارە چی خۆش دەوێت باسی سەری لێ بدا دڵی خۆش دەبی دڵی بەراوەری خۆش دەبی بەرەکەت دەرێتەشیانی وەکو ئەو خوشکە بەڕێزەی ئەو فەرموودەی پێغەمبەری خوا خوێندەوە صلی الله عليه وسلم ئەوەی دەوێتەوەنی دەژبی ئەوەی دەوێت ڕستەی زیادەتی والله بەتاکید دەستەکانت خۆش بە یا ڕەبی باوکی عەبدوڵڵا خۆش بیکار ئینشاءالله بەرنامانە بەردەوام دەبی لۆی تۆزێک گوڕ و تین بداتەوە بەرمان بەتاکید. وەڵا من زۆر جەخت لەوە دەکەمەوە کە دەڵێم لایەنی کۆمەڵایەتی نابێ فەرامۆش بکرێ، هەر کەسە و بەپێی توانای خۆی بتوانێ سەردانی کەسوکار و خزم و دەوروبەری بکە بۆ ئەوەی هەم بەرەو فەرمودەی پێغەمبەر بکەوێت صلی الله عليه وسلم، بەرەکەت لە تەمەن و ڕزقی هەبێ، هەمیش خوا لە خۆی ڕازی بکات. دوجار ئێمە هەمومان بەندەی خوین، خوای پەروەردگاریش هەر فەرمانێکی هەبێ بە بەندەکانی پێویستە وەکو خۆی جێبەجێ بکەن. منیش داواکارم لە تەواوی بینەران و بیسەرانەوەی کە ئێستا بینەرمانن و بیسەرمانن لە هەر شوێنێکی ئەم دنیاون بەڕاستی ئەم سونەتە جوانە جێبەجێ بکەن و سەردانی کۆمەڵایەتی فەرامۆژ نەکەن و خزم و دەوروبەر و کەسوکاریان بەسەر بکەنەوە، بە تایبەت بۆ ئەو ئەولادانەی کە دوورن لە دایک و باوکیانەوە ئەگەر بە تەلەفۆنیش بێ ئەوە فەرامۆژ نەکەن. خوای گەورە خێری هەموو لایەک بنووسێ. سپاسی تۆش دەکەم باوکی عەبدوڵڵا، موفق بیبرام، خوا ئاگادارت بێ یا ڕەبی. بینەرانی بەڕێز و خۆشەویست، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵکتان پێشکەش کرا، هیوادارم لە دوعای خێر بێبەشمان مەکەن
تاڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و تاک و تەنها و میهرەبانتان ئەسپێرم. سوپاس بۆ هاوکارانم یەک بە یەک. السلام علیکم ورحمة الله وبركاته.